السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزانم لە زنجیرە بابەتی پوختەی مێژووی ئیسلام پێتان ئاشنا دەبین لە وانەیەکی تر لەوانەکان. خۆشەویستانم، لەوانەی ڕابردوو باسی ئەومان کرد کە ئێمە بۆچی مێژوو بەخوێنین، بۆچی ئێمە ژیاننامەی پێغەمبەران یان ژیاننامەی کەسایەتیەکان دەخوێنینەوە. ئایا تەنها بۆ وەرگرتنی زانیاریە یان ئەوە تا بۆ پندوانە و وەرگرتنە؟ ئەو پێناسێک کە لە ڕابردوو بۆ مێژوو کراوە یان ئەو پێناسێک کە ئێستا بۆ مێژوو دەکەین کە مێژوو بریتێ لە تۆماری ڕابردووی ئادەمیزاد، دەتوانین بڵێن ئەم پێناسەیە کە پێناسەیەکی هەڵەیە بۆ مێژوو، بەڵکو پێناسەی مێژوو کە ئێمەی موسڵمان گرنگەکەی لەلای ئێمەوەیەکە و بریتە لە وەرگرتنی پندوانە و ئامۆژگاری بۆ ئەوەی ئێمە لە مێژووە فێربین، بۆ ئەوەی ئێمە لە مێژووە داهاتی خۆمان بدۆزینەوە، بۆ ئەوەی ئێمە لە داهاتوودا کاری خۆمانی بۆ بکەین، چونکە تەمەنی ئێمە تەمەنێکی دیاری کراوە، بۆیە پێویستە ئێمە لەو بابەتانانەی کە لە ڕابردوودا ڕوویانداوە خۆمان ئاشنا بکەین. بۆیە مێژووی ئیسلام، پوختەی مێژووی ئیسلام لەو کاتەوە کە مێژووی ئیسلام دەست پێ دەکات کە پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم لە دایک دەبێت و دنیا ڕزگاری دەبێت، چونکە پەیامی پێغەمبەران هەموو پێغەمبەرەکانی پەیامێکیان هەیە، هاتوونەتە مرۆڤەکان ڕزگار بکەن لە پەرستنی مرۆڤەکان، لە پەرستنی بتەکان، لە پەرستنی پاشاکان بۆ پەرستنی ئەڵڵاه سوبحانه وتعالى. ئەمە قاعیدەیەکی گشتیە بۆ هەموو پێغەمبەران، کەواتە هەموو پێغەمبەران هاتوونە بۆ ئەوەی خەڵک هەموو ڕزگار بکەن لە پەرستنی بەندەکان و کۆیلەکان بۆ پەرستنی ئەڵڵاه سوبحانه وتعالى. بۆیە گرنگە بۆ ئێمە ئیماندار و مسلمان خۆمان ئاشنا بکەین، خۆمان فێر بکەین بە مێژووی ئیسلام بەگشتی، بەڵام بە تایبەت مێژووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گرنگیەکی تایبەتی پێ بدەین. بۆیە لەم وانەیەدا باسی مێژووی ژیاننامەی پێغەمبەری خوا دەکەین، ئەو پندووانە و ئامۆژگاریان یان ئەو پەیامانەی کەوا لە ژیاننامەی پێغەمبەری خواوە فێر دەبین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسایەتیەکە کە لا مارتن بەخۆی دەڵێت، فەیلسوفێکی فەڕەنسیە دەڵێ ئایا من پرسیار دەکەم لە ئێوە، ئایا محەممەد گەورەترین پیاوی سەر زەوی نیە یاخود گەورەترین پیاوی جیهان نییە؟ وەڵامەکە بۆ ئێوە بەجێ دێڵین، بەڵێ محەممەد صلی الله عليه وسلم گەورەترین کەسایەتیە لە مێژوودا، و تاکە کەسە، تاکە شەخصە کە مێژووەکەی ژیانەکەی هەموو پارێزراوە لە ناو کتێبەکاندا و هەمووی تۆمار کراوە، بۆ ئەوەی ئێمە سوود لە مێژوو وەربگرین، بۆ ئەوەی ئێمە زانیاری لە چی وەردەگرین؟ ئەو زانیارن کە لە دەربارەی مێژووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەکەم شت القورئانی پیرۆزە کە ڕاستترین پەیامە کە خوای گەورە ناردێتی خوارەوە بۆ ئەوەی ئێمە لەویەوە ژیاننامەی پێغەمبەری خوامان بۆ بەدیارکەوێت. بۆن مەکە خوای گەورە باسی پێغەمبەر دەکات، دەفەرمێ ئەلەم یەجیدکە یەتیمەن فەئاوە، باسی ژیاننامەی پێغەمبەری خوا و ئینەکە لەعەلا خوڵوق عەظیم، کەواتە قورئان سەرچاوەی کە بۆ وەرگرتنی ژیاننامەی پێغەمبەری خوا. بۆیە پێویستە ئێمە لە قورئانی پیرۆز شارەزابین بۆ ئەوەی لە ژیانی پێغەمبەری خواوە شارەزابین. دووەم، فەرمودەکانی پێغەمبەری خوا، ئەو فەرمودانەی کەوا صەحیحن کە ئیمامی بوخاری و موسلیم و ترمذی و نەسائی ئاماژەیان پێداوە کە ئەو فەرمودانێک کە پلەی صەحیحیانە یانەوەتە حەسەنن، ئێمە ژیاننامەی پێغەمبەری خوا لەو فەرمودانە وەردەگرین، یان لەو کتێبانەی کە کتێبەکانی مێژوو و سیرەکان داهاتووە، کەوکو کتێبەکەی ئیبن ئیسحاق و کتێبەکەی ئیبن هیشام، ئەمە زانیاری لەو کتێبانە وەردەگرین کە سەرچاوەی سەرەکی مێژووی پێغەمبەری خوانە صلی الله عليه وسلم. بۆیە لێرەدا باسی ژیاننامەی پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم، دەکەینە چەند قۆناغێک و دەکەینە چەند مەرحەلەیەکەوە باسی دەکەین، لە هەر مەرحەلەیەک و قۆناغێک چەند پەیامێک بۆ ئێوەی ئازیز دەخەینە ڕوو. لە قۆناغی یەکەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، تاوەکو ئەو کاتێک کە پێغەمبەری خوا لە دایک دەبێت، تاوەکو ئەو کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیامی پیرۆزی بۆ دادەبەزێت، یعنی قۆناغی یەکەممان ئەو کاتێکە لە دایک دەبێت تاوەکو تەمەنی 40 ساڵیدا دەبێت. لێردا کۆمەڵێک ڕوودا هەیە کە ڕوودەدات کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە پێغەمبەری خوا لە ساڵی 570 زاینی، ئەو ساڵێک کە ناسراوە بە ساڵی فیل کە 50 ڕۆژ دوای ئەو ڕووداوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دایک دەبێت کە ئەبرها ئەو کاتە پاشایە کە دەوێت کەعبەی پیرۆز بڕخێن کە پێغەمبەر ئیبراهیم و ئیسماعیل بنیاتیان نا. ئەمە یەک. خاڵێکی تر لە خاڵەکان ئەو کاتێک کە پێغەمبەری خوا هەر بە بچووکیدا باوکی خۆی نابینێت، هێشتا لە دایک نەبوو باوکی وەفات دەکات، ئەو کاتە پێغەمبەری خوا خاڵێکی تر
تەمەنی 6 ساڵانە دایکی کۆچی دوایی دەکات دوای ئەوانە هەموو پندوانە و پەیامی خۆی تێدایە بۆ ئێمە ئیماندار. خاڵێکی تر ئەوەی کە پێغەمبەری خوا تەمەنی دەگاتە 8 ساڵان کە عەبدولموتەڵیبی باپیری کە سەرپەرشتی دەکرد ئەویش کۆچی دوای دەکات کە پاڵپشتێکی باشی پێغەمبەری خوا بوو. دوای ئەوە دەچێتە لای ئەبوو تاڵب و پێغەمبەری خوا لە لای ئەبوو تاڵب خەریکی کۆمەڵێک کار دەبێت. یەک لەو کارانی کە پێغەمبەری خوا ئەنجامی داوە کاری شوانی بووە کە پێغەمبەری خوا کاری شوانی کردووە. کارێکی تر لە کارەکانی پێغەمبەری خوا کاری بازرگانی کردووە بۆ خەدیجەی دایکمان ڕەزا و ڕەحمەتی خودای لەسەر بێت. کارێکی تر کە پێغەمبەری خوا ئەنجامی دابێت ئەوەیە کە پێغەمبەری خوا لە تەمەنی لاوێتیدا بەشداری شەڕی فوجاری کردووە کە شەڕێکە ئەو کاتە لە سەردەمی جاهلیدا ڕوویدا و پێغەمبەری خوش تەمەنی بچووک بوو بەشداری لەم شەڕی کردووە. خاڵێکی تر لە خاڵەکان لەم قۆناغەدا ئەوەیە کە پێغەمبەری خوا بەشداری ڕێکەوتنامەیەکی گەورە دەکات کە پێی دەگوتێت ڕێکەوتنامەی فودول، یەکێکە لەو ڕێکەوتنامە کە پێغەمبەری خوا لەو کاتێدا بەشداری دەکات. خاڵێکی تر ئەو کاتێک کە پێغەمبەری خوا تەمەنی دەگاتە 25 ساڵی هاوسەرگیری لەگەر دایکمان خەدیجە دەکات کە بازرگانێکی گەورەی ئەو کاتێ شاری مەکە بوو و زۆر لە خۆی گەورەتر بوو. خاڵێکی تر لە خاڵەکان ئەوەیە کە پێغەمبەری خوا پێش ئەوەی قورئانی بۆ دابەزێت ناسرا و بە ڕاستگۆ صادق الئەمین، کەسێکی دەستپاک، کەسێ لاوێکی زیرەک و بەتوانا و ژیر. خاڵێکی تر لە خاڵەکان ئەوەی کە تەمەنی پێغەمبەر خوا کاتێک کە دەگاتە 35 ساڵی ڕووداوێک ڕوودەکە کەعبەی پیرۆز دەڕوخێت. ژیری پێغەمبەری خوا لێرە بەدیار دەکەێت کە پێغەمبەری خوا بەدەستە مبارەکانی خۆی بەردی بە حەجەر ئەسوەدی لە جێی خۆی دادەنێتەوە بەشداری دەکات و کێشەیەکی گەورە چارەسەر دەکات. بابزانین ئێمە لەو ڕووداوانە لەم یازدا ڕووداوە ئێمە چی لێ فێرە بین؟ کۆمەڵێک پەیام هەیە کە ئێمە لێوەی فێرە بین لەم یازدە خاڵی کە تاوەکو وەحی بۆ وەحی دادەبەزێت بۆ پێغەمبەری خوا. خاڵ یەکەم ئەوەیە خوای گەورە پارێزگاری لە ماڵەکانی خۆی دەکات. مزگەوتە بەیت الحەرامە، مەسجد الئەقسا، دڵنیا بلەوەی هەر شوێنێک ماڵی خوا بێت خوای گەورە پارێزگاری دەکات. هەروەکو چۆن خوای گەورە پارێزگاری لە ماڵەکەی خۆی کرد بە تەیڕەن ئەبابیلەی کەنار لە بۆ لە ناوبردنی فیلەکان. ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بئەصحاب الفیل. بەڵێ بەدڵنیاییەوە خوای گەورە پارێزگاری لە ماڵەکەی خۆی کرد و فیلەکانی لە ناوبرد و پاشاکە بەسەر شۆڕی گەڕانەوە. پەیامێکی تر لەو پەیامانە کارکردن. پێغەمبەری خوا هە لە تەمەنی لاوێتیدا کاری کردووە، کەواتە کارکردن شەرم نییە، کارکردن عیب نییە، بەڵکو پیشەی هەموو پێغەمبەران بووە کە کاری شوانێتیان کردووە. پێغەمبەر خوا کاری بازرگانی کردووە. ئەمە پەیامێکی لێو فێرە بین کە پێویستە هەر کەسێکی بانخواز، هەر کەسێکەوە بیەوێت ژیان بەسەربات پێویستە کار بکات بۆ بژێوی ژیانی خۆی، بۆ ئەوەی لاشەیەکی بەهێزی هەبێت پێویستە کار بکات. ئەمە دووەمین پەیام لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پەیامی سێمان ئەوەیە ناوبانگ پەیاکردن، دەنگدانەوە بە قسە نابێت، بەڵکو پێویستە بەکردەوە بێت. خاڵی سێم ئەوە فێرە بین کەسی بانخواز، کەسی پەیامدار پێویستە بەکردەوە بێت نەک بە قسەکردن. یعنی بە قسەم بکە بە عەمەلم مەکە نابێت، بەڵکو پێویستە بە عەمەلەکانی خۆت بسەلمێنیکەوە خەڵک تەمەشای ڕەوشتەکان بکات، تەمەشای ئەخلاقت بکات، تەمەشای کارە باشەکان بکات، لە تۆ فێرە بیت. یعنی زانایان کە چوونەتە لای مامۆستاکانی کە وانەیان خوێندووە سەرەتا سەیری ڕەوشتی مامۆستایەکەیان کردو، ئەو زانستەکەیان لێ وەرگرتووە. کەواتە پەروەردەکردن کارێکی گرینگە، بۆیە پێویستە ئەم پەیامە لە پێغەمبەری خوا فێر بین کە صادق الئەمین کە ناسرا بوو، دەستپاک ناسرا بوو بە کەسێک کە ماڵی خۆیان لە لادادەنا. ئەمە بەکردەوە پێغەمبەری خوا سەلماندووی کە هەرگیز درۆی نەکرد و هەرگیز سوزدەی لە بۆ بد نەبردووە. پەیامی چارەممان ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاراستنی ماڵی خەڵکی، هەر کەسێک شتێکت پێدەستپێریت پێویستە تۆ بیگەڕێنیتەوە شوێنی خۆی. کاتێک کە ئەوان ماڵەکانی خۆیان لە لای پێغەمبەری خوا دادەنا، پێغەمبەری خوش پارێزگاری لێ دەکرد، پارێزگاری لە ماڵەکانی وا دەکرد، بە ئەمانەتەوە دەیگەڕاندەوە شوێنی خۆی. خاڵی پێنجەممان ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر بە بچووکیدا یەتیم بووە، ناخۆشەکان و زەحمەتەکانی هەر بینیوە و چێشتووە. هەرکو خوای گەورە لە سوورەتی ضوحادا دەفەرمێت بسم الله الرحمن الرحیم ئەلەم یەجیدکە یەتیمەن فەئاوە ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر
وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث. بەڵێ پێغەمبەری خوا زۆر ناڕەحەتی بینیوە، بۆیە ژیانی پێغەمبەری خوا بخوێنیەوە هەموو کەسێک ئیسفادەی لێ دەکات. ئەو کەسێکەوە بازرگانە، ئەو کەسێکەوە کار و پیشێک دەکات، ئەو کەسێکەوە مۆزەفە، ئەو کەسێکە دایک و باوکە، چونکە پێغەمبەری خوا هەموو شتێکی بۆ ئێمە باس کردووە. هەروکو خوای گەورە بەخۆی دەفەرمێکە پێغەمبەری خوا بکەینە پێشەوایە، بکەینە ڕێنیشاندەرێک کە ئێمە شوێنی بکەوین. هەروکو خوای گەورە بەخۆی دەفەرمێت لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. بەڵێ پێویستە ئێمە پێغەمبەری خوا بکەینە پێشەوایە، بکەینە ڕێنیشاندەرێک بۆ ئەوی ئێمە شوێنی بکەوین. ومن يطع الرسول فقد أطاع الله. هەر کەسێک شوێنی پێغەمبەری خوا بکەوێت ئیطاعی خوای گەورەی کردیە. بۆیە زۆر گرنگە ئێمە شوێنی پێغەمبەری خوا بکەوین بە کردەوەکانمان، نەک بە قسەکانمان. قسە ئاسانە بەڵام کردەوە زەحمەتە. بۆیە پەیامی پێنجەممان ئەوەیە کە پێویستە ئێمە چاو لە ژیاننامەی پێغەمبەری خوا بکەین. بۆیە پێویستە ئێمە شوێنی پێغەمبەری خوا بکەوین. بۆیە دێینەوە مەرحەلەیەکی تر لە مەرحەلەکان لە ژیاننامەی پێغەمبەری خوا، ئەویش ئەو کاتێکە دەست پێ دەکە خوای گەورە پەیامی خۆی بۆ پێغەمبەری خوا دادەبەزێنێت. لێرەوە گرنگی مێژووی ئیسلام دەست پێ دەکات. لێرەوە پەیامی خوای گەورە دادەبەزێت بۆ پێغەمبەری خوا. دوای ئەوەی کە پێغەمبەری خوا تەمەنی دەگاتە 40 ساڵان، خوای گەورە لە ئەشکەوتی حەڕا مەلائیکەتێکی بۆ دەدەنێری کە جوبریلە صادق کە ئەمین واتە پەیامی خوای گەورە دەنێریت بۆ پێغەمبەری خوا. لەناو ئەشکەوتەکەدا پێغەمبەری خوا بیر دەکاتەوە کە ئەم زەویە و ئەم گەردونە دەبێت کەسێکە بێت دروستی کردبێت، دەبێت کەسێکە بێت ئەم ژیانە دروست کردبێت. ئێستا پرسیارێک بکەین بڵێن ئایا ئەم مۆبایلە لەو گۆڕەی دروست بووە؟ دڵنیا بە نەخێر. بەڵکو دەبێت کۆمپانیایان کە بێت ئەم مۆبایلی دروست کردبێت، ئەم قەڵەمەی دروست کردبێت، دەبێت شتێکە بێت دروستی کردبێت. ئایا ئەم گەردونە گەورەیە، ئەو هەموو کەوکەبە، ئەم هەموو هەسارەیە، ڕۆژ و مانگ، دەبێت خاڵقەکە بێت دروستی کردبێت. ئەم سەحرایە، ئەم بیابانە دەبێت کەسێکە بێت دروستی کردبێت. بۆیە پێغەمبەری خوا بیری لەوە دەکردەوە لە ئەشکەوت کەوا دەبێت ئەم گەردونە کەسێکە بێت دروستی کردبێت. ئایا ئەم بتانە دروستی کردوون کە ئینسانەکان بەخۆیان بتەکان دروست دەکەن. بۆیە لەم حاڵەتانەدا خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو هۆزی قوڕەیش لە ماڵەیەکی ناودار کە محەممەدە صلی الله عليه وسلم کە کوڕی عەبدوڵای کوڕ عەبدولموطەلیب هەڵدەبژێرێ کە نەسەبێکی خاوێن کە دەیان پێغەمبەری خوا دەکاتە نەبی، دەیکاتە ڕەسوول بۆ ئومەتەکەی کە خوای گەورە بخۆی دەفەرمێت وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين. بەڵێ پێغەمبەری خوا نێردراوە لە بۆ هەموو جیهانیان. لێرەوە کاتێکە مەلائیکەتەکە وحی لە بۆ پێغەمبەری خوا دێنێت و 3000 دەیکوشی کە پێغەمبەری خوا دەفەرمێت خوێنەواری منە کە یەکەم ئاەت دادەبەزێت کە دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. اقرأ دەست پێ بکە بخوێنە بەناوی پەروەردگار دەست پێ بکە. خلق الإنسان ئەو ئینسانە دڵنیا بەلەوەی کە الله دروستی کردووە، پەروەردگار دروستی کردووە، خالقەکەی دروستی کردووە. ئەم لات و عوزا و مەناتە دروستی نەکردووە. بۆیە ئەو کەسانێکە دەڵێن دنیا لەو گۆڕی دروست بوو بەپێی طەبیعەت و سرۆشت، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە وحی بۆ دادەبەزێت ئەمە یەکەم سوورەتەکە خلق الإنسان من علق. بەڵێ ئینسان معجزەی زۆر گەورەی تێدایە ئەم ئاەتە. ئینسان لە چ دروست بووە؟ فکر بکەوە، بیر بکەوە ئینسان لە چ دروست بووە. بۆیە خاڵێکی تر لە خاڵەکان دوای ماوەیەک لە پچڕانی وحی کاتێکە پێغەمبەری خوا دەگەڕێتەوە ماڵەوە و لای دایکمان خەدیجە و ئەو مۆزوعە بابەتەی لە بۆ باز دەکات کە خەدیجەی دایکمان دەنێرێتە لای وەرەقە کوڕی نۆفل و لەوێ بابەتەکەی لەوە باز دەکات کە وەرەقە دەڵێ ئەمە پەیامێکە کە خوای گەورە بۆ توی ناردۆ چونکە ئەمە کابرایەکی مەسیح و زانا بووە لە زانایەکی یاخود بڵێن کاهینێکی مەسیحی ئەو کاتەی ئەو سەردەمە بووە. بۆیە ئاگادار دەکاتەوە کە پێغەمبەری خوا لە شار دەری دەکەن، پێغەمبەری خوا لێ ئەو کەسانی کە شوێنی دەکەن کەسانی لاواز و لێدانیان پێ دەکەوێت. ئایا من دەرم دەکەن قەومەکەم مامەکانم؟ بەڵێ لۆ چووکە هەر کەسێک بیەوێت ئیسلاح بکات، کۆمەڵگە چاک بکات، ڕوبەڕوو دەبێتەوە.
هەر کەسێک کراوی خۆی بگرێت و کەسێکی ساڵح بێت ساڵح دژایەتی ناکرێت بەڵکو ئەو کەسە دژایەتی دەکرێت کە مصلح بێت واتە بیوێت گۆڕانکاری بکات بڵێ ئەوە مەکە ئەوە خراپە ئەمر بکات بە چاکە نەهی بکات لە خراپەکان ئەو کەسە دژایەتی دەکرێت دژمنایەتی دەکرێت ڕقیان لێ دەبێتەوە لۆ چونکە دەیوێت کۆمەڵگا چاک بکات بۆیە هەر کەسێک ساڵحە لۆ خۆی چاکە نوێژی دەکات بە ڕۆژی دەبێت کەس دژایەتی ناکات لە مزگەوت لۆ خۆی نوێژ دەکات بەڵام ئەگەر بێت و ئەو کاتە دژایەتی دەکرێت و سزن دەکرێت و لێدانی پێ دەکرێت کە بیاوێت کۆمەڵگا بگۆڕێت بیاوێت کەسێکی ساڵح بێت بۆی پێغەمبەر خوا کاتێک کە دەگەڕێتەوە بانگەوازی ئیسلام دەکات کە بانگەوازی ئیسلام بە دوو قۆناغ تێدەپەڕێت قۆناغی یەکەم قۆناغی نهێنی کە 3 ساڵ دەخایەنێت قۆناغی دووەم قۆناغی ئاشکرا بۆیە پێغەمبەری خوا ساڵح بوو واتە دەیەوێت کۆمەڵگا چاک بکات دەوێت خەڵک چاک بکات بۆیە پێویستە ئێمەش کۆمەڵگا چاک بکەین نەک هەر بە خۆمان چاک بین بەڵکو پێویستە کۆمەڵگا چاک بکەیت خێزان چاک بکەیت منداڵ چاک بکەیت ئەمە خاڵێکی گرنگە کە پێویستە ئێمە ئیشی لەسەر بکەین و یەکێکە لەو پەیامانێکە لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێر دەبین دوای دابەزینی پەیامی خوای گەورە و پێغەمبەری خوا بانگەوازی ئیسلام دەکات و یەکەم پیاو کە باوەڕ بە پێغەمبەری خوا دێنێت ئیمامی ئەبوو بەکرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت بەڕاستی هاوڕێکی خۆشەویستی پێغەمبەری خوایە بەڕاستی ڕاستگۆیە بەڕاستی کەسێکە یەکەم کەس کە ئیمان بێنێت بە پێغەمبەری خوا کە بڵێ وحیم بۆ دابەزی و مەلائیکەتی بینیوە دەبێت زۆر زەحمەت بێت چونکە دەبێت باوەڕ بەشتانێک بکەیت کە غەیبە کە نەبیستراوە نەبیندراوە ئینسانێک کە باوەڕ بە غەیب بکە ئەو کە خوای گەورە لە سوڕەتی بەقەرەدا دەفەرموێت کەسێکە ئەو کەسە ئیماندارە کە باوەڕی بە غەیب هەیە بۆی ئیمامی ئەبوو بەکریش کە یەکەم کەسە موسڵمان دەبێت باوەڕ بە غەیب دەکات بۆیە گرینگە ئێمەی موسڵمان باوەڕ بە غەیب بکەین ئەگەنا ئیمانە نییە غەیب وایە کە باوەڕ بە مەلائیکەتەکان باوەڕێکی غەیبیە باوەڕ بە بەهەشت باوەڕ بە قیامەت باوەڕ بە جەهەنەم بە عەزابی قەبر شتێکی غەیبیە بۆیە ئەو کەسێکەوە ئیماندارە ئەمە خاڵێکی گرنگە لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێر دەبین خاڵێکی تر لێرەدا قوڕەیش دەیانەوێت دژایەتی پێغەمبەری خوا بکەن کاتێک کە پێغەمبەری خوا بانگەوازی ئیسلام دەکات ئیمامی ئەبوو بەکر ئەمە گرنگە کە ئیمامی ئەبوو بەکر دەچێتە لە ئیمامی عوسمان موسڵمان دەبێت عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە موسڵمان دەبێت هەر بەشێکی زۆری عەشەرەی مبەشەرە لەسەر دەستی ئیمامی ئەبوو بەکر نزیکەی 5 کەسیان لەسەر دەستی ئیمامی ئەبوو بەکر موسڵمان دەبێت خەدیجە یەکەمی ئافرەتەکە ئیماندار دەبێت و ئیمامی عەلی یەکەمین منداڵەکە ئیمان دێت لە تەمەنی 10 ساڵەکە ئامۆزای پێغەمبەری خوایە قوڕەیش لێرە هەوڵ دەدات وەفد بنێرێت بۆ لای پێغەمبەری خوا کە پێغەمبەری خوا واز لەو کردەوانە بێنێت کاتێک کە بانگەوازی ئیسلام دەبینی ژمارەیان زۆر دەبێت بەرەو 15 و 20 کەس دەڕوات کاتێک کە دەبیستن خوایەکەیە بێزگە لە لات و عوزا و مەنات بۆیە وەفتێک دەنێنە لای پێغەمبەری خوا کە ئەبوو تاڵب دەنێرنە لاوی کە ئایا با پێغەمبەر واز بین وا با محەممەد واز و شتانە بینی کە دەیڵێت وەفتەکانی قوڕەیش بەردەوام بوون یەکی لە وەفتانەکە ئەبوو تاڵبی دەنێرنە لای کە ئەبوو تاڵب پاڵ پشتێکی بێزی پێغەمبەری خوا بوو لەو هەتاوەکو مابوو لە ژیاندا بەڵام ئیمانی بە پێغەمبەری خوا نەینە خاڵێکی گرنگ لێرەوە فێرە بین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو شتێکی دەخەنە بەردەستی ماڵ سەروەت و سامان و ئافرەت و فەرمانڕەوایەتی و دەسەڵات و بەڵام پێغەمبەری خوا هەمووی ڕەت کردەوە بۆیە لێرەدا کە پێغەمبەری خوا دەڵێ ئەگەر بێت و ڕۆژ بکەنە دەستی ڕاست و مام بکەنە دەستم ئەوە هەتاوەکو لەسەر ئەم ڕێبازیان ئەوەتە دەمرم یان ئەوەتە پەیامی خوای گەورە بڵاو دەکاتەوە بە هەموو جیهاندا خاڵێکی تر لەو خاڵانە پێغەمبەری خوا فەرمانی کرد بە موسڵمانان کەوا کۆز بکەن لە بۆ حەبەشە چکە و کاتە پاشا نەجاشی لێ بوو کە کەسێکی مەسیحی پاشایەکی دادپەروەر کەس زوڵمی لێ ناکرێت موسڵمانەکانی نارد بۆ وێندەر دوای ئەو ڕووداوانەکەەوە کۆچی دووەمیش دەست پێ دەکات کە ژمارەیان 82 کەسە 82 پیا و 12 ئافرەت دەبی و لەو ساڵاندا کە ئیمامی حەمزە و ئیمامی عومەر موسڵمان دەبن خاڵێکی تر لەو خاڵانەکە عامل حوزن ئەو کاتێکە ساڵی ماتەمێنی لە ساڵی دێمی پێغەمبەرایەتی دەبێت کە پێغەمبەری خوا پاڵپشتەکانی خۆی لە دەست دەدات کە ئیمامی ئەو کاتە کە ئەبوو تاڵبی مامی کۆچی دوایی دەکات دوای چەند ڕۆژێکی تر دایکمان خەدیجەش وەفات دەکات ئەمە وا دەکات کە پێغەمبەری خوا
پاڵپشتی هەم ناوەخۆ و دەرەوەی لە دەست بدات بەڵام پێغەمبەری خوا ڕناوەسە لە بانگەوازکردن لە بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزیستان بەڵکو هەوڵدا ئاینەکەی بگەێنێتە شارەکانی دەرەوە پێغەمبەری خوا دەچێتە شاری تائیف بۆ بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزیستان لەگەڵ زەیدی کوڕی حارثە دەکە دەچێتەوێ چەند ڕۆژێک لێ دەمێنن کەچی ئەوانە وەڵامی پەیامی خوای گەورە نادەنەوە و پێغەمبەری خوا دەردەکەن و بەردبارانی دەکەن و لاشەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێتە خوێن لێرەدا ئێمە چەند پەیامێک هەیە چەند پند وانەیەک لەو کاتێککە پێغەمبەری خواوە کە پەیامی خوای گەورە بۆ دادەبێت لە 40 ساڵیدا هەتاوەکو ئەو کاتێککە کۆز دەکات لە بۆ مەدینە چەند پەیامێک یەک لەو پەیامانە ئەوەیە کە سەرەتا بانخواست پێویستە نێو ماڵی خۆی خاوێن بکاتەوە نێو ماڵی خۆی پەروەردە بکات نێو ماڵی خۆی دروست بکات هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بانگەوازەکەی سەرەتا خێزانەکانی خۆی علی کوڕە ئەبی تاڵب کە ئامۆزای خۆی کەواتە پێویستە کەسی بانخواز ماڵەکەی خۆی پەروەردە بکات خێزانەکانی خۆی پەروەردە بکات بۆ ئەوەی بەهێز بێت بۆ ئەوەی پاڵپشتی ناوخۆ بەدەست بێنێت خاڵێکی تر بۆ کە پەیامێکی تر لە پەیامەکان ئەوەیە کە بانگەواز تەنها ئیشی کەسێک نییە تەنها ئیشی مەلایەک نیە بڵێ وڵا خۆ من مەلا نیمە بۆچی بانگەواز بکەم خۆ من بانخواز نیمە بۆچی بانگەواز بکەم بەڵکو لەسەر هەموو کەسێک پێویستە ئەمر بە چاکە و نەی بکات لە خراپە چونکە ئۆمەتێکین کە خوای گەورە ئێمەی هەڵبژاردیە کە پەیامی خوای گەورە بڵاو بکەینەوە کە ئێمەی هەڵبژاردی لەسەر هەموو کەسێک خوێنەوار و نەخوێنەوار بەتەمەن و ئافرەت پێویستە لەسەر ئەمر بە چاکە و کەونەی لە خراپە بکات هەر نەڵێ وڵا خۆ ئیشی من نیە من مەلا نیمە بۆچی پێی بڵێم نوێژ بکە بۆچی پێی بڵێم دزی مەکە بۆچی پێ بڵێم زینای مەکە نا بەڵکو ئیشی تۆیە مادەم نوێژ بکەی وەخوای گەورە بە تاک و تەنیا بپەرسی بەڵێ ئیشی تۆیە ئیشی تۆیە کە خەڵک بام بکەی هەروەکو ئیمامی ئەو بەکر کە یەکەم کەسە بڕوادێنێت وە خەڵکی تریش بۆ ئاینی پیرۆزیستان بانگ دەکات بیلالی حەبەشی کاتێککە ئیمان دێنێت کۆیلێک لە کۆیلەکان کەچی دواتر دەبینی چ پیاوێکی گەورە و عەزیمی لێ دەدەچێت خاڵی سێم لە بانگەوازکردن کە تەنها دەبێت بە مەبەستی ڕەزابوونی خوای گەورە بێت پێویستە کەسی بانخواز بۆ خوای گەورە خەڵکی بانکار نەک بۆ ناوی خۆی نەک بۆ بەناو بانکردنی خۆی بەڵکو پێویستە هەموو کارەکانی هەموو کاری بانخوازەکەی تەنها لەبەر ڕەزامەندی خوای گەورە بێت نەک بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆی نەک بۆ پەیداکردنی ماڵ و سەرۆت و سامان ئەمە خاڵێکی گرنگە لە ژیاننامەی پێغەمبەری خوا فێرەبین کە پێغەمبەری خوا هەموو پێغەمبەران تەنها ئامانجیان ڕەزامەندی خوای گەورە بوو ئین ئەجرە ئیلا عەڵى الله پاداشتیان هەر لای خوای گەورە و چاوەڕێی پاداشە لە لای خوای گەورە بنە پێویستیان بە سوپاسی خەڵک نەبووە بۆیە پێویستە کەسی بانخواز چاوەڕێی سوپاسی خەڵک نەکات بەڵکو پاداشتەکەی لە قیامەت بۆ خۆی وەردەگرێتەوە ئەگەر نیەتی خاوێن بێت و ئیخلاسێتی تێدا بێت لە بۆ خوای گەورە خاڵێکی تر لە خاڵەکان بانگەواز کار پێویستە شوێنی خۆی بگەڕێت بۆ بانگەوازەکەی هەروەکو پێغەمبەری خوا مسلمانەکانی نارد بۆ حەبەشە هەروەکو پێغەمبەری خوا بۆ خۆی سەردانی شاری تائیفی کرد پێویستە ئاینی پیرۆزی ئیسلام بڵاو بکەیتەوە جا بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام چەند قۆناغێک و چەند مەرحەلەیەکی ئەوەیە کە لەناو کافرەکاندا بانگەواز بکەیت یان ئەوەتە لەناو کەسانی منافق و کەسانی ئیمان لاواز ئەمە مەرتەبەیەکی ترە کە لەناو کەسێک کە تاوان بارە یان ئەوتە کەسێکی مولتەزیمە چۆن بانگەوازی لەگەڵ دەکەی یان کەسێکی بەتەمەنە چۆن بانگەوازی لەگەڵ دەکەی یان لەگەڵ بەتەمەنەکان یان لەگەڵ ئافرەتەکان چۆن بانگەوازیان لەگەڵ دەکەی ئێمە لە ژیاننامەی پێغەمبەری خواوە فێر هەموو جۆرەکانی بانگەواز دەبین بەم شێوازە کۆتایی بە وانەی ئەمڕۆمان دێنین پشتیوان بەخوای گەورە لەوانەیەکی تر لەوانەکان دەچینە قۆناغێکی تر قۆناغی سێمە کە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی لەگەڵ ئیمامی ئەبوو بەکر کۆز دەکات لە بۆ شاری مەدینەی منەوەڕە یان ئەو کاتە پێی دەگوترا یەثریب. السلام عليكم ورحمة الله وبركاته.